خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەی. سەرەتا بە ناوی خۆم و هاوکارانم پیرۆزبایی لە دانیشتوانی شاری سلێمانیەکەین بە بۆنەی ساڵیادی بنیادنانی شاری سلێمانی و لەگەڵیشیا پیرۆزبایی لە هەموو ئەو ئازادی خواز و ژیان دۆستانە ئەکەین کە سلێمانی و کوردستانیان خۆشێ بە هیوایەوەین کە هەموو ئەو کێشە و گرفت و نەهامەتیانی ڕوبەڕووی خەڵکی کوردستان و بە تایبەتتریش شاری سلێمانی ببێتەوە بتواندرێت بە هەمویان یەکدەست و یەک هەڵوێست تێپەڕێن. ئەم شەو ئێمە باسی ئەوەکەین کە زۆر باس لە قەیرانەکانی پارێزگای سلێمانی ئەکرێت. بەڕاستی قەیرانەکانی سلێمانی چین؟ جیاوازی قەیرانەکانی سلێمانی لەگەڵ شارەکانی تری هەرێمی کوردستان چییە؟ باز لەواکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان سزا و گەماری خصوتە سەر سلێمانی، سزا و گەمارۆکە حکومڕانیە یاخود سیاسیە، داهات و گەندەڵی و قاچاقچێتی تەنها لە سلێمانی هەیە یاخود بەڕاستی بۆچی ئەمانە بۆتە تەنانەت گەمارۆدانێکی ڕاگەاندن و مێدیاییش لەسەر ئەو شارە هەیە. ئەمڕۆ لە کاتێکدا خەڵک بەجلی ئاڵوواڵاوە ئەویست دڵخۆشی خۆی بۆ بنیادنانی ئەو شارە زیندووە دەرببڕێت، بەڵام لە دەیان لاوە برینیانە کردە جەستەی ئەم شارەوە. بۆ هەموو ئەوانە لەگەڵ بەڕێز دکتۆر هەواڵە بۆبەکر پارێزگاری سلێمانی گفتوگۆ بکەین. بەڕێز دکتۆر بەڕێز دکتۆر سلێمانی لە ئێستایەواتای چی لای دکتۆر هەواڵ؟ بەناوی خوای گەورە سەرەتا ئەمەوێ ناڕەزایی ڕسمی خۆمان بەرامبەر بردومانەکانی کۆماری ئیسلامی ئێران و دەوڵەتی تورکیا دەرببڕین. وەکو بە ڕسمیش داوامان لێکردوون هیوادارین ئەمە کۆتایی ئەو بەریەکەوتنانە بێ و هەر گرفت و کێشە و ناتێگەشتنێکە بێ بە ڕێگای ئاشتیانە و بە دیالۆگ چارەسەر بکرێ. سلێمانی هەموو واتایەکە بۆ ئێمە و هەموو واتایەکە بۆ کورد لە هەر پنتێکی دنیاە هەبێ. سلێمانی هەر ئەوە نییە 238 ساڵ لەمەو پێش بابانیەکان دەست پێشخەریان کردووە لەوەی پایتەختەکەیان لە قەڵاچوالانەوە بۆ سلێمانی بگوازنەوە و بیکەن بە پایتەختی میرنشینەکەیان. مێژووی شارستانێتی و شوێنەوار و قوڵایی مێژوویی دێرینی ئەم شارە بۆ زیاتر لە 50,000 ساڵ لە ئیستا ئەگەڕێتەوە و ئیستا 50 تیمی پشکنینی نێودەوڵەتی لە سلێمانی خەریکی کنێو پشکنینی شوێنەوارەکانی سلێمانین و مۆزەخانەکەمان ئێستایەکەمە لەسەر ئاستی هەموو عێراق. دەرخەری ئەمە ئەوەیە کە سلێمانی شارێکی زیندووە، شارێکە لە بنەڕەتەوە لەسەر بنەمای جیاوازی ڕازی نەبوون بەکەم چاوبوون لە ئایندە لە گۆڕانکاری لە گەشەکردن لە داهێنان لە بەرەو پێشچوون دروست بووە. بە درێژایی مێژووی ئەم شارە شەڕی دینی، شەڕی نەتەوەیی، شەڕی مەسەبی نەبووە، بەڵام بە درێژایی مێژووی ئەم شارە شەڕی فکری هەبووە، شەڕی سیاسی هەبووە، ململانی سیاسی هەبووە، بەبێ ئەوەی ئەمە بێتە مایی بەریەکەوتن لە دۆخی زۆر بیاریکراوانە بێ و ئەبینی ناڕەزایەتیەکان لێرە بوون و ئەم شارە لە بنەڕەتەوە بۆ دەوڵەتداری و بۆ پایتەخت دروستکراوە لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە تا ئیستا لە 100 ساڵی ڕابردووە ئەم شارە خۆی بە مەغدور بە زوڵم لێکراو بە غەدر لێکراو ئەزانێ، چونکە ئەم شارە پایتەختی میرنشینی بابان بووە، دەوڵەتەکە لێرە بووە، دوجار پایتەختی حکومداری شێخ مەحموودی مەلیک بووە، پایتەختەکەی لێرە بووە. لکە دەوڵەتی عێراقی تازە دروستە بێ یەکەم شار کە ڕوبەڕووی ئەو دەوڵەتە بێتەوە و ناڕەزایەتی دەرەبڕێ و ڕاپەڕینی بەردەرکی سەرای بۆ ئەوکا لە 1930 ئەم شارە بووە. ئەو شارەی ئینگلیزەکان ناچار بوون لە 1970 بەدواوە لە ساڵی 1990 چاپخانەی تێبێن و ڕۆژنامەکە لێرە پێشکەوتن بە کوردی دەرکەن، چونکە ئەو ناڕەزایەتی لە سلێمانی هەبووە لە هیچ شارێکی تری کوردستان نەبووە. سلێمانی پێی وابوو بە زۆر ئەیکەن بە شارێکی عێراق لە کاتێکە ئەم دەوڵەتێکی حکومدارێکی سربەخۆیە. لەو کاتەوە تا ئیستا ئەم ڕۆحە لە زەینیەت و عەقڵیەتی خەڵکی سلێمانیا گەورە ئەبێ. ئەم شارە بنەڕەتی دروستبوونی هەموو هێزە سیاسیەکانە بە کۆن و تەقلیدیەکانەوە لە کاژیک و حیزبی هیواوە بیگرە هەتا ئەگا بەنەوەی نوێ. کۆنەکان لێرە درێژە بە تەمەنی خۆیانێن، نوێەکان لێرە لەدایکە بن، ئەمە نیشانەی زیندوێتیە. ململانی سیاسی لێرە وای کردووە کە جیابوونەوە لە قۆناغەکانی تر لە شوێنەکانی تر براکوژی خستۆتەوە، بەڵام کاتێ تۆ جیابوونەوەی گۆڕان لە یەکێتیە بینی، هاوپەیمانی لە یەکێتیە بینی لەگەڵ هەموو هەڵشاخان و ململانەیەکی فکری، بەڵام دوجار شەڕی چەکداری لە نێوانیانە نابینی.
دەستا و دەستکردنی حکوومەتی خۆجیایی لە سلێمانی بە شێوەیەکی ئاشتیانە لە بینی یەکێتی و گۆڕانە بە درێژایی مێژووی حکومڕانی خۆجیایی لە مێژووی کووردا ڕووی نەیەوە ناکرێت و ئەمانە هەمووی بێبەها بگری بەکەم بیانگری ئێمە ناڵین ئەمانە شتی زۆرن بەڵام نابێ بە کەمیشیان بگرین یا بە هیچیشیان بزانین بۆیە بە کورتی سلێمانی سەرچاوەی و هێزی پۆزەتیڤی بزواندن و مانەوە و درێژە پێدان و گەشەکردنی کوردایەتی و کوردەواریش. سلێمانی سزا درراوە؟ سلێمانی بە درێژایی مێژوو بۆم باس کردی سزا درراوە بەڵام هیچ کەسێ لەوانەی سزایان داوە سەرکەوتوو نەبوون. سلێمانی و خەڵکەکەی ماونەتەوە ئەوان نەماون جا لە سەردەمەکانی ڕابردووە بێ لە سەردەمی تازە و نوێ بێ بۆیە نابێ هیچ کەسێک بیل لە سزادانی سلێمانی بکاتەوە. سلێمانی ئەوەندە لاواز نییە شوێنێک لایەنێک هێزێک جورئەتی سزادانی بکە. سلێمانی شێخ ڕەزا باشی باسەکە نەمەحکومی عەجەم بووە نەسوخرەکێشی ئالی عوسمان بووە بەڵام کاتی ئێمە دەستکاری ئەم هاوکێشەیەکەین ئەچینە ناو هاوکێشە نێودەوڵەتیەکان و پەیمانێتی ناوچەیەکانەوە ئەم باڵانسی بێلایەنیە لە دەستین ئەو کاتە سلێمانیە بێ بە قوربانی ئەو بارودۆخە ناوچەی و نێودەوڵەتیانەی کێنە پێشەوە بۆیە ئێمە ئەبێ بە وریاییەوە سەیری نالی بکەین چی بە سلێمانی ئەڵێ سەیری سالم بکەین چی بۆ سلێمانی ئەڵێ سەیری شێخ ڕەزا بکەین سەیری پیرەمێرد بکەین سەیری گۆران بکەین سەیری شێرکۆ بکەین ئەوانە تەنیا ئەدەبیات نین تەنیا خەیاڵ نین تەنیا وێنە نین تەنیا سۆز و ئەندێشە نین ئەوانە ڕاستەقینەن چونکە ئێمە هەموو فیکر و فەلسەفەمان لە شیعرا بەرجەستە بووە لە ئەدەبیاتە بەرجەستە بووە ئەبێ تێبگین کە ئەم شارە ڕۆحێکی فکری مقاومەتی بەهێزی هەیە بەڵام دوولایەن زۆر زەرەریان پێگەیاندووە ئەوانەی کە لە ناوەوە بەڕاستی غەدر و غوبنیان بەرامبەر کردووە خۆمانین کە وەکو پێویست خزمەتی ناکەین بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستان لە پێش قۆناغی باڵی ڕیفۆرم و گۆڕانە تەوژمێ لە ناو خۆیان ئەویست خەڵکی سلێمانی بکات بە گشت حکومەتی خۆجیایی سلێمانی و حکومەتی کێکێتی لێرە دروستی کردبوو بۆ ئەوەی کە ململانێ سیاسیەکانی خۆی پێبەرێتە پێشەوە لە ناو هەمان هێزی سیاسیە لە دوای ئەو قۆناغەوە ململانەیەکێتی و گۆڕان و باڵی ڕیفۆرمیش جارێکی تر سلێمانی خستە ناو بەرداشی ململانە ناوخۆیەکانی خۆیەوە کە ئەوەندەی ئەوان زیانیان لە ڕابردووە پێگەیان کە پارێکی زۆر لەم شارەیە بوو وەکو دوای 2014 نەبوو هێزەکانی تر جەسارەتی ئەویان نەبووە نزیک هەبن هەتا دژایەتی بکەن و سزایی بن یەکێتی و ئەو دۆخەی ئەو سابوو کە ئەو بارودۆخەی دروست کرد بە هەمویانەوە ئەم دۆخەی ئیستاناڵێم ئەم بارودۆخ و ڕێخستنەی ئینستاناڵێم ئەو بارودۆخاڵێم کە بەرگەی ئەنفالی کرد بەرگەی کیمیابارانی کرد بەرگەی جینۆسایدی کرد ڕاپەڕینی بەرپا کرد حکوومەتی دروست کرد دەستوری نووسیەوە دەوڵەتی عێراقی دروست کرد بە باو ساوەتە ئیستا سەرۆکۆماری عێراقی بردووە بۆ خەڵکی ئەم شارە کە هەمویان یەک لە دوای یەک لەگەڵیان نابووبینیان نەبووبین ناسنامەکەیان خەڵکی ئەم شاری سلێمانیە بوون لە دوای ئەمەشەوە لە ململانی شەڕی ناوخۆیە تا بم بارودۆخانەی 2014 بە دواوە ئەگا دیسانیشەوە چوینە هاڕینێک لەسەر ئاستی هەرێمی کوردستان اینجا هاڕینێک لەسەر ئاستی عێراق اینجا هاڕینێک لە بەردیسانەوە لە نێوان بەرداشتی ڕۆم و عەجەمە بۆیە بەڵێ سلێمانی چ لە ناوە غەدر و غوبنی لێکراوە چ لە دەرەوەی خۆی غرور و غیرە زیانیان پێگەیاندووە غرور و غیرە هەنێک چاوی بە سلێمانی هەڵنایە من لێرەوە ئەو دێڕەی سالمیان پێڵێم لە ئەوزاعی سلێمانی ئەوانەی شاد و ئاسوودەن لە فەرعە نوتفەی حەیزن لە ئەسڵا جنسی شەیتانن ئەوەی دڵی بە تێکچوون و وێرانبوونی سلێمانی خۆش بێ بە حیاتی ئاسوودەی و ئارامی و ئاشتی و سەقامگیری بە خۆی نابینێ ئەوەی بە دوای ئاشتیەوەیە بێت لە خولیای ئەوەیە بێ شەقامەکانی سلێمانی ئارام بن ژیان لە سلێمانی ئارام بێت چونکە ئەگەر ژیان لە سلێمانی ئارام نەبێ لە هیچ شوێنێکی کوردستان ژیان ئارام نابێ اینجا تۆ چەند بە خۆتا هەڵبەی ئەوە بابەتێکی ترە بۆیە لەلایەکەوە غیریان لێ کردووە لەلایەکەوە غروری هەنێکە زوای کردووە سازش لەگەڵ سلێمانیانەکە من داوا لە هەموو لایەکەکەم و ئەم داوایم لە قونسوڵخانەی ئەمریکا وڵاتە ئەوروپیەکان کردووە لە تورکیا و ئێرانم کردووە لە هێزە سیاسیەکانی ناوخۆم کردووە لە یەکێتی و پارتی و گۆڕانیشم کردووە ئەبێ هەوڵ بن کۆتایی بەم نەزعی غرور و غیرە و غوبن و غەدرە بێنن ئەبێ دانیشین بەیەکەوە سلێمانی شوێنێکی گرنگی ئابووریە باش دکتۆر ئەمڕۆ لەگەڵ بنیادنانەوەی بیادی بنیادیان شاری سلێمانی باسییانە کرد سلێمانی گەیشتە زۆنی مەترسیدار سلێمانی لەسەر ئاسی عێراقە شاری قەیرانەکان هەر بەڕاستی سلێمانی بوو بە زۆنی مەترسیدار سلێمانی بوو بە شاری قەیرانەکان سلێمانی بوو بە شاری بێکاری بۆ مزاهرات بوو بەوەی کە
توزانم مەسەلەن تەنانە دەوڕۆ هەندێک لە پەیزەکان سلێمانی پۆلیس خەڵکە کوژێ ینی ئەم هەموو فۆکەسە میدیاییە بە سلبی بۆ لەبەرەوەی لێرە ئازادیەکی ڕۆژنامەگەری و ڕادەربڕینی ئەتوانم بڵێم تا ئاستی ڕەها هەیە و لە ڕابردووە زۆر ڕەها بووە بەڵام بەڕاستەوە بەداخەوە ڕەخنەگرەکان خاوەن فیکرەکان میدیاکان سوودیان لێوەرنەگرت هاتن تەنیا لە سلێمانی تانە و تەشەر و سوکایەتیەکان و تەشهیر و سەب و قەسفەکانیان لێرە کرد نەهاتن ئێرە بکەن بە شوێنێکی سەقامگیر بە هەمویان بۆ ئەوەی کە ئێرە پارێزن و بەرهێنانی گەورە بێنینە ئێرە سەرمایە گوزاری گەورە بێنینە ئێرە ئاستی خزمەت گوزاریەکان بەرینە پێشەوە هەر کەسێ بیەوێ لە شوێنێک ناڕەزایەتیەک بەرامبەر ئەم حکومەتی هەرێمە بڵێ یا بەرامبەر پارچەیەکی تری کوردستان و یەکێک لە دەوڵەتەکانی کە کوردی بەسەرادا بەشکردوون بیڵێ بە دەوڵەتێکی چەپ یا ڕاست بڵێ لە ماڵەکەی خۆی هەڵەسێ بۆ سلێمانی ئەیڵێ بەڵام کاتێ ئێوێ پارەی خەرجکات ئەیبا لە شوێنەکەی خۆی خەرجێگا کاتێ بێ پارەیە پیاکایە لە سلێمانی پیاکە کاتێ برینارێکی هەبێنێ بۆ نەخۆشخانەکانی سلێمانی کاتێ قوربانیەکی هەبێ تەرمەکەی لە ئارامگەکانی سلێمانی بە خاکی پیرۆزی کوردستان ئەسپێرێ بەس کاتێک کە دەستکەوتیە بێ کاتێ بە دوای پاوانێکی باشترە بە دوای پێگەیەکی باشترە ئەگەڕێ ئەچێ بۆ شوێنەکانی تر ئەگەر خەڵکی سلێمانیش بێ بۆیە ئەم ئەبێت تێگەشتێکی واقعیمان هەبێ نەخێر ئازادیەکانی سلێمانی وای کردووە کە خەڵک بە نوێنەرایەتی شوێنەکانی تر تۆ بۆ نمونە خوێندکاران باسی دەرماڵاکەن من لە ئێوە پرسم باش منەرەوە تەنیا زانکۆ لە سلێمانی هەیە ئایا تەنیا دەرماڵە بۆ خوێندکارانی زانکۆی سلێمانی نییە ئایا تەنیا زانکۆی سلێمانی غەدیلەکە نەخێر بەڵام خوێندکارانی زانکۆی سلێمانی وا پەروەردەکراون لەم مۆدێلەیە وا گەورەکراون کە ئەبێ غەدر قوبوڵ نەکەن کە ئەبێ تەعبیر لە ناڕەزایەتیەکانیان بکەن کاتێ تەعبیر لە ناڕەزایەتیەکانیانەکەن تەنیا ئەمە داکۆچیکردنە دەنیا باسکردنی خۆیان نییە باسکردنی کەیس و دۆزێکی ڕەوایە کاتێ مامۆستایان باسی پلەبەرزکردنەوەکەن باسی دامەزراندنەکەن مامۆستایانی گرێبەست ئەمە تەنیا داواکاری مامۆستای ئێستا سوورەکە ئاوایە بەڕێز دکتۆر سوورەکە ئاوایە کە لە هەولێر دۆک خوێندکارانی زانکۆ دەرماڵە وەرەگرن هیچ مشکیلیان نییە بەڵام لە سلێمانی لەبەرەوەی پارە نیە دەرماڵە نادرێت بەڕاستیەوە ڕاستە مەسەلە نەخێوانیە من دڵنیا دەکەمەوە لەگەڵ ئیداراتی ئەو شوێنانەش قسەم کردووە تەنیانەت پرۆژەکان و خزمەت گوزاریەکانیش من خۆشم وا تێگەشت بووم کە لەوێ پارەیەکی زۆرتریان بۆ خەرجەکرێ و نەختینە لەوێ هەیە و ئەوانە بەو نەختینەیە پرۆژەکانەکەن بەڵام بۆم دەرکەوت نەخێر ئەوان چەند سیستەمێکی کارژێڕی و ئیداریان گرتووە متمانەیەک لەوێ دروست بووە لەبەر ئەوەی کە خەڵکەکە لەگەڵ دام و دەستگا سیاسیەکان لەگەڵ دام و دەستگا حکومڕانیەکان تەبان ئیشەکانە بنە پێشەوە بەڵەندەرێک لەوێ متمانەی هەیە بەوەی ئەگەرم ئیشە بە قەرز بکات پارەکەی نافەوتێ ئەگەر ئەم ئیشە بە قەرز بۆ حکومەت بکات ئیشێکی تریێنێ قەرەبووی ئەمەی بۆکەنەوە ئیشەکان لەوێ ناوەستن نەک ئەوەی پارەی هەموو پرۆژەیەکیش لەوێ بە نەختینە دابین کرابێ بەڵام ئەم نمونەیە وا پیشانە درێ لە میدیاکانی ئێمەیە و میدیاکانی خۆمانە لە هەمان کاتا لە سلێمانیە متمانەیە نەماوە ئەو گۆڕانکاریە زۆرانی لە چەند ساڵی ڕابردووە ئەو قەیرانە زۆرانی لە چەند ساڵی ڕابردووە بەسەر بانقەکانی سلێمانی بەسەر نەختینە لە سلێمانی بەسەر لەگەڵ مامەڵەگرتن لەگەڵ کەرتی تایبەتی نیشتیمانی لەگەڵ بەڵێندەرەکان لەگەڵ وەبەرهێنەکان لەگەڵ بازرگان و سەرمایە گوزارەکان و فەرمانبەرەکانی دەوڵەت کراوە لە کەرتی گشتی و تایبەت بێمتمانەیی دروست کردووە ئەو بێمتمانەیە وای کردووە سیستەمی بانکی تۆ و سیستەمی ببر و قەبارە و نەختینەی تۆ ڕەسیدی نەختینەی تۆ لە قەیرانێکی گەورەیە بۆیە لێرە ئەبێ ئەو متمانەیە دروستکەینەوە من داوام لە هەموو لایەنە سیاسیەکان لێرە ئەوە بووە تکام لێکردوون بۆ سلێمانی بژین نەک تەنیا بە سلێمانی بژین هەمویان بە سلێمانی ئەژین کەمیان هەیە بۆ سلێمانی بژی بۆ معنایی بۆ سلێمانی بژێ بێ قوربانی بۆ پارەی بۆ پیاکەی پرۆژەی بۆ پیاکەی دیبلۆماسیەتی بۆ بکەی معلوماتی بۆ پیاکەی ئەمنیەتی ڕابگری علاقاتی بۆ پیاکەی دەستە خوشتی بۆ پیاکەی پشتیوانی نێودەوڵەتی بۆ پیاکەی فەندی بۆ پێنی و بەرهێنی بیانی بۆ بێنی ئەوە ئێمەین لە ئیداری خۆجی سلێمانی ئەماکەین لە ماڵنی لە دوومانی ڕابردووە من بای 20 میلیۆن دلار زیاتر پرۆژەی خزمەتگوزاریمان بۆ سلێمانی کردووە 1 دیناری نەی حکومەتی اتحادیە نەی حکومەتی هەرێمی کوردستانە هی یابانیەکانن هی ئەمریکیەکانن هی ئەڵمانیەکانن هی ئیتالیەکانن هی بەریتانیەکانن پرۆژەش لە ئەمری واقعە لە وەرزی واقعە ئاوی تاسڵوژە تا سلێمانی کە ئاو بۆ هەموو بەری مەتاری تاسڵوژە تا ڕاپەڕین و تا سلێمانی دابینەکە بە ماڵەکانیشەوە 5 میلیۆن دلاری تێچووە یابانیەکانی ئاویانە خەستەخانی 200 بێدیمان دروست کردووە 48 عینایەتیایە کە تۆ بە کەرتی تایبەت و گشتی 20 بێدی عینایەدەیە 4 ملیار یۆرۆی تێچووە 4 میلیۆن یۆرۆی تێچووە ئەڵمانیا کردوێتی هاتوین پرۆژەی ئاوەکەین ئیتالیەکان بۆیان کردوین ئەمانە
ئیشی کەم نین نابێ بە کەم سەیریان باشە دکتۆر ئەم حکوومەتە بەڕاستی ئاوادان کردوێتەوە ئەمریکەکان بۆ باشە حکوومەت فەقیرە بەڕاستی ناگەیشتوتە ئەوەی کە هەموو هیچ قەیرانێک نیە ئێستا لە هەرێمی کوردستانە بەشی ئەوە ناکە کە موچە بە مەرکەزی دابش بکرێت و لە داهاتی شارەکان خۆیان مەسەلەن بتواندرێت ئەم پرۆژانە بکرێت بۆ ئیتاڵیەکان و یابانیەکان و چێ بێن پرۆژە بۆ ئێمە گرفت خێر بە کوردستان بکەن مەسەلەی داهات دارایی دەسەڵات ئەمنیەت پێشمەرگە لە بینی یەکێتی و پارتیە دابەشەکرێ نەهاتوۆتە سەر مێزی نێوان ئەنجومەنی وەزیران و پارێزگاکان ئەو ڕێکەوتنانی ئەوانیش ئێمە هیچ ئاگایەکمان لێی نییە و هەموو ئەو قەیرانانەی ئەکەونەوە لە ئیدارەدانی پارەیە نەختینەیە جوڵەی پارەیە ئاڵوگۆڕی بازرگانیە مەرزەکانە ئەمنیەتە داراییە ئەم دوولایەنە لی بەرپرسیارن چونکە ئەمان بە شەفافانە هیچ وەرەقەیەکیان نەخستۆتە بەردەستی ئێمە کە ئێمە من دەیان جار بەرگری گەورەم کردووە و بۆکو پارێزەرێکی سەرکەوتو توانیمە دۆسیی پارێزگاکەم لە ئەنجومەنی وەزیران بەرمەوە بەڵام دوجار ملبلانێ و کێشەیەکی سیاسی هەموو ڕیسەکەی لێکردوینەتەوە بە خوری وەکو ئەم دۆسیەکە چی بۆ مەسەلەن کە بردووتەوە دەختینە لە سلێمانی ئێمە توانیمان قەناعەت بە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکەین کورتێنانی دەختینە لە سلێمانی چارەسەرکە و چارەسەر کرا بەڵام دوجار وەزعێکی سیاسی و ئەمنی هاتە پێشەوە ئیشەکانی تێکدایەوە داری ئاواکرێ بەڕاستی دکتۆر ئەمە ئەمری واقعا من بۆت باسەکەم نەخێر ناکرێ ئەمە ئێمە یەک ئیدارەمان هەیە و دوو دەسەڵات ئەبێ یەک ئیدارە و یەک دەسەڵاتمان هەبێ ئەبێ گیرفانی حکومت هی دەوڵەت بێ نەگێکێتی بەجیاهی خۆی هەبێ پارتی بەجیای خۆی هەبێ گۆڕان بەجیای خۆی هەبێ حسک بەجیای خۆی هەبێ هەرکەوە هەمووشی سەرچاوەکەی حکومەتی خەڵکە ئێستا باشە حکومەتی خەڵکە یان هیچێتی و پارتیە ئەگەر لە ڕووی دارایی و ئەمنیەت و دەسەڵاتەوە دادگاوە هیچێتی و پارتیە ئەمە هۆکار نییە کە خەڵکی بناومێت کردووە کە خەڵک بەڕاست و پاگەیشت و تا ئاستی عباسی یەکەم هۆکارە بۆ تێگەشتنی هەڵی ئەم دوولایەنە لە ئیدارەدان و حکومڕانی دووهەمیان بێباکی و دەستلێبەردانی هەموو لایەنە سیاسیەکانی ترە کە پیان وایەوان مادەم لە حکومڕانیانین لی بەرپرسیار نین بەڵێ لی بەرپرسیارن چکە سپێنی ئەوانەشنا حکومەتەوە ئێوانەشنا حکومەتێکی قەرزارەوە ئەشنا حکومەتێ پێشمەرگەیەک نەبێ ئەشنا حکومەتێکەوە دادکا سەر بەخۆ نەبێ ئەی کەی ئەم حکومەتەیەت کە ئەوان بتوانن وەکو شامی شەریف حکمیکەن ئەبێ ڕۆژانەیشی بۆ بکەن دەوڵەتان واکەن و دەسەڵات ئیشەکەن کۆڵەکە بەهێزەکان پایە بەهێزەکانی حکومڕانی دەوڵەتداری ئەمنیەتە پارەیە دادگایە ئەوانەیە ئەوانش کە بەو شێوەیە حاڵیان بێت مەسەلەن کەی من نەمویست پارە نەنێرم کەی پارە بنێرم یانی ئەمە بەڕاستی چی ئەمەنەکانی ئێمە چی بە محافظێکەکرێت چی بە سەرۆک شارەوانیەکە هیچ بە کەس ناکرێت بە وەزیریش ناکرێت بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش ناکرێت من ڕاستەکەی پێڵم بە سەرۆک کۆماری عێراقیش ناکرێت من نمونەیەکە بۆیانمەوە سەیدی سەدر 4 مؤسسەی دەستوری لە عێراق هەیە بەپێی دەستور محکمەی اتحادی دروست ئەنجومەنی نوێنەران سەرۆکایەتی کۆمار سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەر سەرۆکایەتی خۆپشاندەر چوونە سەری گرتیان دەسەڵات کەوت لە عێراقا نەخێر بۆ ئەی لە سریلەنکا لە هەمان کاتی خۆپشاندانەکانی عێراقا کۆشکی سەرۆکایەتی سریلەنکایان گر حکومەت سقوتی کرد حکومەتێکی تریان دروست کرد ئەزانی بۆ لەوێت دەوڵەت هەیە لا ئێمە دەسەڵات هەیە دەوڵەت نییە لا دەولەین ئێمە عێراق لا دەولێ اینجا بێ هەرێم چی بێ کە بەشێکە لەو لا دەولەیە ئەبێ بە لا دەولە دەسەڵات هەیە دەسەڵاتەکە لە ماڵی کەسە حیزبە دەسەڵاتدار و بەهێز و پارەدارەکانە چەکدارەکانە کۆبووتەوە شیتەڵ بووە هەموو مؤسساتی دەستوری لە عێراق بگرە شەقامیش لای تۆیە زۆرینەی ئەنجومەنی نوێنەرانی شدەیە هەر 4 مؤسسەکەشە گرتووە ئیسا لە دەروی معادلە و کێشەی حکومڕانی عێراق سەدر باشە ئەمە بۆ کوردستانیش ڕاستە بۆ کوردستانیش ڕاستە تا ئەوەی هێزەکان بڵێن ئێمە یەک کورسیشمان هەبێ هەر دەسەڵاتدارین کەواتە معنایەک بۆ حکومڕانی و حکومداری و دەوڵەتداری نییە معنا بۆ دەسەڵاتدارێتی هەیە دەسەڵاتی ژیانی داهات و دارایی و دادگا باش ئەمنیەت دکتۆر خێری ململانی سیاسی نێوانی شەتی و پارتی چ قەدرێکت بینیوە لە سلێمانی بکرێ بۆ هەولێر بکرێ بۆ سلێمانی نەکرا مەسەلەن چ سزایەکی سلێمانی چ گەمارویەکە لەسەر سلێمانی مەسەلەن ئێستا لە ستۆدیۆی 8 دکتۆر عەزیز سابر کە دابی سەرکردایەتی و حەزبێڵێ ئێمە ستۆپ بە پارتینەکەی تەواو یعنی شتەکە هەموو ئەوەی ژێر بەڕێنەم و خستە سەر بەڕا سەر شاشە مەسەلەن کێشەکە لەوایە ئێمە لەو کاتی کە هاوارەکەین وەکو دوژمن سەیرەکرین دوایی خۆمانینەوە سەر و قسەی کە بە دوژمن سیرمان کردووە ئێمە ئەمانۆ ڕێکەوتنامەی استراتیژی 2005 کە کاک نەوشیروان ئەو هەموو بەزم و شەڕ و دروستکردنی گۆڕانی لەسەر ئەوە کرد کە تا ئیستاژ ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی
نەیان بینیوە کاک نەوشیروان جەنابی مام جەلال کاک مەسعود مسۆدێکیان لابوو کاک نەوشیروان یایە دەست من بۆ دۆستەکانمان بخوێندەوە ئەویشتی مەینووسنەوە و یامەوە دەستی خۆی هەموو دەسەڵات و پارە و ئەمنیەت لەو ڕێکەوتنەیە ئەمە بۆ چونکە لە 64ەوە تانەوە و هەشت شەڕی ناو خۆمان کرد جەنابی مام جەلال تێگەشت بە شەڕ کوردستانی یەک ناخرێ بە ئاشتیە بێ لە دوای 2005ەوە ئەم جارە هات هەموو دەسەڵاتەکانیە بۆ دڵنیاکردنەوەی ئەوەی ئیتر متمانە دروست بێ بەس ئەم جارەژە ئاشتی دروست نەبوو ئاشتی نە بە شەڕ دروستە بێ نە بە تەسلیمبوون دروستە بێ بە هاوسەنگی دروستە بێ بە دروستکردنی دەوڵەتداری دروستە بێ بە بنەمای دەوڵەتداری دروستە بێ ئەبێ گیرفان یەکخەی متمانە دروستکەی پێشمەرگەیەکخەی دادگایە سەر بەخۆ بکەی هەموو ملکەت وین بۆ یاسا هەر کەسێک لە هەر شوێنێکە بە یاسا ئیش بکە نەگەر کەس بەرپرسێ بوو لە شوێنێ چۆنی ویست ئاواهی لێ بخوڕێ ئێمە ئەمانەمان نەکرد ئیستایەکێتی تێگا وشتانی کاک نەوشیروان وتونی ڕاستە پارتی دیموکراتی کوردستان ئیستا تێگا وشتانی نەوشیروان مستەفا وتونی ڕاستە ئیستاوانی وتونی بە خودی گۆڕانیش خۆی ئیستا ناتوانێت جێبەجێیان کا بۆ زەمینەیان نەماوە ئەو کاتی تۆ توانی زۆرینەیەکی پەرلەمانی دروستکەی یاد بە دەمی گورگە و بردی ئیستا تێ زۆرینی پەرلەمانی دروستکەی تەواو بووە کاتێ تو هاتی ئیقرار بە نەتیجەی انتخاباتێکی مزەوەر کرد لەبەری پۆستی سەرۆکوەزیران وەرگری زۆرینە دروست کرد کە زۆرینە و دروستکردی سا بە تۆ هەڵناوەشێتەوە بۆیە هەنگاو غەڵەتەکان لە سلێمانیەوە نراون لەلایەن هێزە سیاسیەکانەوە نراون چونکە هەموو هێزێکی سیاسی نەتیجەیە ئەمە نەتیجەیە نەتیجە چارەسەر ناکرێ هۆکار چارەسەرەکرێ هەتا هۆکارەکان چارەسەر نەکەین نەتیجەکان ئێستا ئەڵێ کاکە ئێمە نیەت پاچیمان نواندووە چەندین جار چوونێتە لای پارتی دانیشتین جارێک دووجار ئەو هات سوودی لە مرونەتەکانی ئێمە وەرگرت و ئێوە زیاتر گەمارۆماندا بە خەڵکەڵێ ها سلێمانیان بۆ بەڕێوە ناچێ ها دزی هەیە ها قاچاقچێتی هەیە سلێمانیان ڕێک کردۆتە ڕێزۆنێک و ئەستا خەڵک پێی وایە ڕەنگە لە هەولێر و دۆک ڕەنگە خەڵکە بێ بەڕاستی نەوێرە بێتە سلێمانی یعنی ئەمە ڕاستی تایە بەڕێز دکتۆر نەخێر هیچ کەس نەترسێ و سواز بۆ خوا ئێرە ئەوە نییە و هەموو کەس شانازی پێوەکە ئەمە قسەی ئێمە نییە قسەی هەموو ئەو دەوڵەتانەیە کە هاتوچۆمانەکەن بەڵام سلێمانی هەموو جیاوازێکی تایە ئەم شارە 42 حیزبی مۆڵەت پێدراوی هەرێمی لێیە ئەم شارە هەموو حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا و سووریا و ئێران بە جەناحی مسلح و سیاسیانەوە لەم شارەن لە زۆنی ئەم شارەیان هەموو بەحزابی سونە و شیعە مەکاتیبەکانیان لێرن هەر بە عمری خۆیان ماتوانین ئیداری ئەم شارە بین ئەو هەموو جیاوازی لەم شارەیە هەیە و حیزبێ دوو کەسیان ناتوانن لەسەر مێزێکی وە نانێ بەیەکەوە بخۆن قاوەیەک بەیەکەوە بخۆن گفتوگۆیە بکەن ئیدارەدانی شارێکی وە ئاسان نییە لە بارودۆخێکا کە تۆ چوار دەورەکەت ئاگرە چوار دەورەکە دەکوڵێ و لە بارودۆخێکا کە تۆ ئابووری جیهانە کوڵێ کەمی خۆراگەیە کەمی وزە هەیە جوڵەی بازرگانی تێک چووە ژینگە تێک چووە کچووکاڵ تێک چووە شەڕ هەیە بارودۆخی وزە لە دنیاە تێک چووە اینجا لەبەرەوە سلێمانی بارودۆخێکی لەباری هەیە ئەناسری بە قووەتی باشی هەیە بەڵام ئاستی ئیدارەدانی سیاسی لاوازە ئێمە باشە کەوا ئەڵین ئەبێ ئێمە بین هەموو لایەنە سیاسیەکان کۆکەینەوە بەرپرسیاریان بکەین بەرنامەیەکی گشتگیردا بنین ئەبێ حیوارمانە بێ کۆبوونەوەی سەرپێی و ئیعلام نا ئەبێ شتانە لە ئیعلام چێتە دەرەوە ئەبێ کۆبوونەوەی مکوڕانەی جددی و شەرگیرانەمان هەبێ نقاتەکانمان دیاریکەین و چارەسەریان بکەین تۆ لێرە زۆرترین غازت هەیە کارەبا لە ناوچەکەی تۆ بەرهەمیەت ئەو نەوتە خستەی کە تۆ کۆندێسنەی کە تۆ لێرەوەی هێنی ئەگەر تێکەڵی ئەو نەوتەی نەکەی لە شوێنەکانی تی کوردستان بەرهەمیەت لیترێکی ناچێت بۆ بەندەری جیهان و بفرۆشرێ چونکە ئەو پارەیە ناکات لە بازاری نێودەوڵەتیە چونکە نابێ بەو کوالیتی کە خواستی لەسەر بازار هەمووی لە لای تۆیە سەرمایی مرۆیی لە لای تۆیە ئەم هەموو زانکۆیە لە لای تۆیە لە ساسی و شەشی سناعەتی هەموو عێراق لە لای تۆیە هەموو معاملی چیمەنتۆ لە لای تۆیە بلۆک خشت شیش لە لای تۆیە ئیسیسمارێکی گەورەت هەیە لە عێراقا 12 مەرزی ڕسمی هەیە لەگەڵ ئێران 6یان لە سلێمانیە بە فڕۆکەخانەوە کاتە حەوت کارگویەکە لە مەتار هەیە یەکەمە لەسەر ئاستی عێراقا بەڵام نەهاتووی ئەمانە ڕێککەی ئەمانە تەنزیمکەی ئەمانە باشکەی ئێمە ئەبێ ئەمانە بە مؤسساتی بکەین ئەبێ دەور بینەوە بە حکوومەت حیزبڕانی لە کوردستان و عێراق فەشەلی هێناوە ئەبێ حکومڕانی بەهێزکەین دەوڵەتداری بەهێز ئەوەی کە تۆ ئەچیتە کۆبوونەوە و وەکو مەحافظێک وەکو کەسێتیی سیاسیش دەوری خۆتە جێڕیت مەسەلەن ئەو کێشانی نێوانیەکێتی و پارتی دەسەڵات نە حکوومەت چارەسەرە بن قابلی چارەسەرکردنن هیچ کێشەیەک نییە چارەسەر نەکرێ ئەگەر ئیرادەی چارەسەرکردنی هەبێ مەسەلەی چارەسەرکردنی ژۆک و خۆشەویستی وایە بە یەک تەرەف ناکرێ ئەوەی من لە هەردووشیانی بیستووە بەڵێ بەڵام
نامتمانەی دروستە بێ کاتێک کە تۆ ناتوانانی باش خۆت پارێزی کاتێ ناتوانانی باش خۆت ڕێک بخەی بۆشاییت بۆ دروستە بێ ئیستا بۆشایی بەدگومانی ئەمنی دروست بووە ئەمە زۆر مەترسیدارە هی معلوماتی دروست بووە هی دارایی دروست بووە هی هێزی چەکدار دروست بووە هی حکومڕانی دروست بووە هی ناو مؤسساتی دەوڵەت دروست بووە وەزیرەکان دەسەڵاتیان نییە ئێمە باسی پارێزگارەکان نەکەین ئەی زەحمەت نەبێ با وەزیرەکان بانکەین بزانین دەسەڵاتی ئەوان چییە ئایا حکوومەتی بچووکراوە لە ئەنجومەنی وەزیران دروست نەکراوە ئایا حکوومەتی سێبەر لە ناو ئەنجومەنی وەزیرانە دروست نەکراوە ئەی دەسەڵاتی وەزیرەکان لەکوێن دروست کراوە بەڵێ دروست کراوە من بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە وتووە ئەبێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەی دەوری لەگەڵ پارێزگارەکان هەبێ لەگەڵ قایمقامەکان هەبێ لەگەڵ مدیر ناحەکان هەبێت چکە دەوڵەت یعنی ئەمانە مدیر عامەکانە هەبێ دەوڵەتە بریتین لێ وەزیرەکان و کۆمەڵی مدیر عام لە ئەنجومەنی وەزیران ئێمە ئەبێ مەیدانی بین ئەبێ تێکەڵی خەڵک بین تۆ حسابە من بڵێ نان بچەنە لە سلێمانی بڵێ لیترێ بنزین بچەنە بڵێ منجەڵێ ماس بچەنە ئاگام لێتی لەبەر چمە ژێر پردەکە ئەچم بۆ مەڵکەنی ئەچم بۆ لای مزگەوتی گەورە ئەچم بۆ جادەی پیرەمێرد ئەچم بۆ جادەی گۆران ئەچم لە ئەوروپا لەگەڵ ڕەوەندی کوردی کۆبمەوە ئەچمە ماڵی خەڵک ئەچمە شوێنی ناڕەزایەتیەکان ئەچمە و شوێنانی با قسەم پێ بڵێن حەقیانە من لە چوومەتە بەریتانیا هەفتەی پێشوو کۆمەڵی خەڵک زۆر نیگەران و ناڕازی بوون دانیشتین ئێکە قسەم کرد پشتیوانیان کردین میوانداریان کردین وتیان ئێمە وا تێنەگەشتوین ئێمە لە دوورەوە وا تێگەشتوین کە ئێوە هەمووتان خەریکنە وڵاتە وێرانەکەن کاکەمە بۆ وێرانکردنی وڵاتە ناتوین هاتوینە وڵاتە بینا بکەین ئێستا دکتۆر مەسەلەن دوو ئیدارەی زۆر باسەکرێ زۆر بە تۆخی باسەکرێ ئەبێ بامری واقع دوو ئیدارەی نییە ئێستا یەک ئیدارەی و دوو دەسەڵاتی هەیە ئەم دوو ئیدارەی ئەوە بڕوات ئەو متمانەی حل نەبێت ئەو ئیرادەیە نەبێت ئەزانی چکە ئەو ئیرادەیە بڕیاری نێودەوڵەتی ئەوێت و بڕیاری هەرێمایەتی ئەوێت و بڕیاری حکوومەتی ئیتیحادی ئەوێ کە هیچیان لەگەڵ دوو ئیدارەیانی من حەزەکەم یەک جوملەی گرنگ بڵێم بە هەموو لایەنە سیاسیەکان کە ئەمە پەیامی ڕسمی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە بۆ کورد یەکڕیزی و یەکگرتووی ناو ماڵی کورد لە سیاسەتی تازەی ئەمریکایە بۆ بە استراتیجی دەوڵەتی ئەمریکا بۆ بە بەشێک لە استراتیجی ئەمریکا کورد ئەوێ ئەمریکا ئەوێ ناوماڵی کوردیەک بێ ئێرانیەکان ئەیانێ ناوماڵی کوردیەک بێ تورکەکانیش ئەیانەوێ سەیرە خۆمان نامانەوێ یعنی ئەمە ماڵ وێرانیە نابێ لەوە من ئەزانم متمانە نییە چونکە من وتومە و لە بەرنامەیە وتومە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران وتومە بە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانم وتووە بە حوزوری بەڕێز جێگری سەرۆکی حکومەت بەڕێزان وەزیری ناوخۆ وەزیری دارایی وتومە ئێمە تەجروبەی تاڵمان وەکو سلێمانی لە ڕووی داراییەوە لەگەڵ هەولێر هەیە بۆ نمونە ئێمە هاتووین لە 2014 کە بزوتنەوەی گۆڕان وەزارەتی دارایی وەرگرتەوە چۆتە حکوومەتەوە بۆی گیرفانیەک خا دارایی و دەسەڵاتێک خا بۆی حکومڕانیکی بەهێز دروست بێ پارێکی زۆری بانقەکانی ئێرە کە داهاتی سوتەمەنین بە نەختینە بردومانەتەوە بۆ هەولێر پێمانوە بووە ئەگەر لە بەردەستی یەکێتیە بێ ئەفەوتێ بردومانەتەوە بۆ هەولێر لە بەردەستی ڕاوچی هەڵمانگرتەوە بۆ بەردەستی قەساب هیچمان نەدیەوە ڕاوچێکە هیچ نەبووە دەکەوی ڕاو کرد بوو دوانیە بە باخچەیەکی ئاژەڵان ئەژیا سیانی لە ژێرپردەکە ئەفرۆش دوانیا بە دراوسێکەیانی خوارد لەم دەیە خۆی دوانی قازانجیلیە کرد هەشتیە بوو بە جوڵە لە بازاڕە باشە بەڵام ئێمەکان پارێمان بردەوە بۆ هەولێر هیچمان نەبینیەوە پارە کۆکرایەوە لێرە بە ملیۆنەها دینار و دۆلار بۆ دامی کە سوکاری شەیدانی شەڕی داعش پێشنیازەکە لێرەوە کرا هەمووی چوویە بانقەکانی هەولێر هیچمان نەبیێنیەوە ئەبێ ئەمە چارەسەرکەین باشە بۆ مەسەلەن قوسوڵی وڵاتانیش نێردەی وڵاتانیش کە ڕێگە بەوە نادەن دوو ئیدارەی دروست بێ بەڵام نایەنە مەحەلکەن محلێک دۆست بۆ ئەم دۆخە بدۆزنەوە ئەزانی دەوڵەتان یەن قاڵ بە گشتیەکە بە تۆ ئەڵێنەوە تەفاسی لە ئێمە ناچینە ناوی بەشێکیشی ئەوان بوون بەتەرەف ئەبێ ئێمە ئەوەی کە پێم وتی ئەبێ لە بەرداشی ڕۆم و عەجەم بینە دەرەوە ئەبێ ئەم ناوچەیە بێلایەنی خۆی پسەلمێنێ ئەم ناوچەیە لە بەرەوەی بەهۆی ململانەکانی ڕابردووەوە لە پێش گۆڕان و لە دوای گۆڕانیشەوە دیپلۆماسیەتی لە دەستداوە علاقاتی لە دەستداوە وێنەکەی خەڵکی ترەی کێشێ وێنەکەی بەنەوەی ترەڕوا ئەبێ لەمەولا خۆی وێنەکەی خۆی لە ئەلبومەکانی ئەفشانی خەڵک بە زۆر باشە ئەگەر بە سەراحەت قسە بکەی بۆ نمونە سلێمانی وێچێتی بۆ نمونە لە ئێران نزیکن
ئەوە با بڵێن ئەوە ڕاستە بەڵام خۆ لە پارتی و ئەوە هەر دەرگا بۆ تورکیا کراوەتەوە بە ئارەزوی خۆی مەسەلەن لە منتیقەی بادینان هەر سنووری داگیری ڕەبایە لە دۆک داانێ لە بەرگار و لە گارە و لە مەتین ڕەبایە داانێ بۆچی وڵاتان مەسەلەن کاکە بەرداشی وڵاتانە زانی چی بێ ماڵێن ئەڵێ ئێوە سیستەمی ئاغایەتی و دەرەبگایەتیتان هەیە نەک لایانی تر بە گۆڕانی شوێکێتیش من پێم وتون بە قیادی هەردووکیان ئەڵێ ئێمە سلێمانی لە هەر لایەکیانەوێ جارێ دووسێ کەس ببینین نە کەسێکیان ئەچینە جارێک نادە جار سەردانی هەمویانەکەین ڕۆژێکی نیشتیمانیمانە بێ یەک کەسیان نبینین لە بناسەوتەکەمانە وڵاتەکەمان تەقینەوەیەکی تیابێ کەسێک تەلەفۆنێک ناکا بڵێ کاکە هاوخەمی خۆمان بۆ قوربانیەکانتان دەرەبڕین لافا و تۆرنادۆ لایەکی ئەمریکا بە کەسێ پەیوەندی ناکە لە ئەحوازێک دنیا کەس دەکوژرێ کەسێ تەلەفۆنێ ناکە بەڵام ئەو لایەنانەی تر دیبلۆماسیەتیان بەقوت کردووە عیلاقاتیان بەقوت کردو تۆ لە قەیرانە خەڵکی بیرەکەوێتەوە لە پێویستیە خەڵکی بیرەکەوێتەوە لە دۆڕانە خەڵکی بیرەکەوێتەوە تۆ لە ڕۆژی خۆشییا بەدەم خەڵکەوە نەبی خەڵک لە ڕۆژی ناخۆشییا بەدەمتەوە نابێ باش دکتۆر ئێستا بەڕاستی لە بەرداشی یەکێتی و پارتیە دەسەڵات یەکێتی و پارتیە سلێمانی سزا درراوە کەوتۆتە بەر سزاکە دووبارە وڵەمیان گەمارە درراوە بەڵێ باش بەڵێ ئەی چۆن ئێستا ئەمەی کە تۆی بینی نەختینە لە بانقەکانانێ نەبۆ موچە نەبۆ بوجە نەبۆ قاسر نەبۆ ئیعاناتی خەڵک تیمی حکومی بەجێگری سەرۆکی حکوومەتی شە دوو کۆبوونەوە نەچۆتە کۆبوونی ئەنجومەنی وەزیرانەوە بۆچی وەزیرەکانی گۆڕانیش مەسەلەن مادام قەرارەکە سلێمانی ئەوانیش دەنجیان لە سلێمانیەوە بردووە لە سلێمانیەوە ڕۆیشتون ئەوانیش هەڵوێستەگلانی کەم قسەیەک ناکەم کە هاوڕێتە من لەگەڵ مقاتەعانیم ئەبێ بچین لەوێ وەکو ئەو کۆبوونانەی ئێمە ئەچین وەلەی بەرپرسیارم لە هەموو کۆبوونەیەک شەڕم بۆم ناوچەیە کردووە شەڕ بە معنای داکۆکیکردن لەو داواکاریانی ئێرە هەیە تکا لە هەمویانەکەم بچن و داکۆچی لە دۆسیەکان بکەن نەک دوورا و دوور ناکرێ تۆ ئیقرارت کردووە کاک مەسعود سەرۆکی حکوومەتی هەرێمە ئەبێ لە باشماخیش دەسەڵاتی هەبێ بەڵام نیەتی ئەبێ لەم دیو دێگەڵەوە دەسەڵاتی هەبێ بەڵام نیەتی ئەبێ ئەمە یەک خەی کە یەکێ نەخستووە ئەو ناکرێت لە هەموو شتێکی تۆ بەرپرسیار بێ کە تۆ هەموو شتەکانە نەخستۆتە بەردەستی ئەوە من داوا لە کابینەی گۆڕان و یەکێتیەکەم مکوڕانە دۆسیەکانیان بەرنە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران پێش هەموو شتێ داوای دەسەڵاتەکانی خۆیان بکەن کە بڕوایان بەلا مەرکەزی هەیە ڕاستمان لەگەڵا بکەن جارێ ئەوان دەسەڵاتەکانی من ئەوەنەی وەزیرەکانی پارتی دەسەڵاتی لا مەرکەزیان بە من ناوە بەبێ پرسی من کەس دانانێن یەکێتی لەوان باشترە یەکێتی لەوان پارتی لە هەمویان باشترە اینجا یەکێتی اینجا گۆڕان ئەوانەی گۆڕان هەیە مدیر عامی داناوە ئەمرەکەی دەرچووە مباشەری کردووە هاتۆ بۆ سیارە و بەنزین بۆ لای من اینجا پێم زانیوە بەڵام یەکێتی و پارتیەمەیان نەکردووە بە تایبەتی پارتیەمەی نەکردووە پرسەکە ڕاوێژەکە باشە جارێ با یەکێتی و گۆڕان بێن باشە وەزیری دارایی باشە بۆ نمونە باشماخ وەزیری دارایی یان بابێ بڵێ کاکە هیچ دەسەڵاتێکم یان بەتەواوی مەلەفەکە بڵێ کاکەوەتەوە مەلەفەکەی بە حساب کامیرە هەیە و وایفاکەی ڕاستەخۆ لە وەزارەتی داراییە و متابعە ئەزانی پێم وتی بۆ ئەمانە ناکرێ مەسەلەن وەزارەتی ئاوەدانکردنەوە مەسەلەن حیزب و ئەشخاصی ناو حیزب باڵا دەسترە دەسەڵاتدارترە دەوڵەمەندترە پڕچەکترە خاوەن دام و دەستگای یاساییترە لە موسسەی حکوومەت ناتوانێ داوای ئەکا ئەو لەگەڵ داتا تەعامولەکە بەڕقم ئێ باشە من لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران وتومە لە 2020ەوە بۆ مانگی 4 2022 باشە ئەم ناوچەیە 16 تریلیۆن بە هەموویەوە داهاتی گشتی بووە بەڕقم نۆی ڕقەمە سیولە نییە حوتی سیولەیە ئێ چۆن کورتێنانمان نییە نابێ لێ بکۆڵیتەوە ئەم حوتە بۆ ئەم نوێ بۆ تۆچی عفای گومرجی مەقاسە هەمووی بۆم نەنێری بەڵام ئەو مەشروب و جگەرەکە گومرجیان زۆرەی بێ بۆ برایم خەلیل ئەیە وەزیرانە بێ قسە بکەن تۆ هاتووی بۆ وەزیرەکانی ئێمە شەڕیان کردو لەسەر دەسەڵاتەکانی ئەم پارێزگانە بردویانەتەوە بۆ هەولێر تۆ کە ڕەسیدی سوتەمەنی بیتەوە بۆ هەولێر هیگەن و جۆ سۆیا و مریشک و جوچکۆ هێلکا بیتەوە بۆ هەولێر ئیسمی تیجاریە بیتەوە بۆ هەولێر هەموو وەزارەتەکان ئەڵێم ئێوە ڕسوماتانە لە بانقی منارە وەرەگیرێن ئێمە سوی لەم نامێنێ ئێمە لە تەنێ سوتەمەنی 25 دلارم وەرەگرت 7 دلاریشم بۆ ڕێگاوبان وەرەگرت 32 دلار هاتە بانقی سلێمانیەوە ئێستا یەک فلز نایەتە بانقی سلێمانیەوە من بە چل خاڵ ئەمانەم بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕوون کردوتەوە و قەناعەتی تەواوی کرد و پارەیەکی زۆری خستە سەر حسابی سلێمانی بەڵام دوجار بەهۆی وەکو پێم وتی تێکچوونی ئەمنیەت و متمانی سیاسیەوە ڕیسەکەمان لێ بوویەوە بەخوری ئێستا ژار خوریە وەرە وەڵا خواب بکاتەوە خوریەوەڵار نەبێتەوە بە پەیکوڵیش باشە ئەی باشک بۆچی گلەی لە خەڵکەکەن کە خەڵک مەسەلەن ئێستا بۆ نمونە تۆ ئەگەر
بڕۆیت نەکرد بەڕێزت هەبەر پرسێک لە مزگەوتێکیش بتان بینن خەڵک ئیمۆزی پێکەنین دانێ قسەتان پێڵێ بە هەموو یان هیچ متمانێک نەماوە بۆ لەبەر ئەوەی ئەو خەڵکە توڵی مەسەن تۆ ئەڵێ ئەچم ئاگام لە منزەڵی ماست ئاگام ینی ئەمە چوویتە شۆڕ بوویتەوە بۆ ژیانی خەڵک فەقیرێک عەرەبانچیەک هەژارێک وانە ئێ باش ئەمە باشە لە حکومڕانێ بەڵام بۆ خەڵک ئەو تا متمانی بۆژنی دەستخۆشی دەستخۆشیەکات ئیسا من ئێوارە سەعاشش لە کەناڵی سپێدە هەم بوو ڕاستەوخۆ بوو یەک دنیا خەڵک تەلەفۆنیان کرد لە هەموو شوێنێکەوە یەک دنیا پشتیوانی و حرمەتیان دەربڕی ئەچینە بازار حرمەتێکی خەڵکی متمانی نابێت ئێمە فەیسبوک ئەم ناوچەیە فەیسبوک وای لێ کرد تۆڕی کۆمەڵایەتی وای لێ کرد هەر کەسێک مجموعەیەکی داناوەیەکی 200 پێیجان هەیە لەگەڵ شتێدا بەزێنی ئەگەر ئاگیان لێ بوو لامووی ئەگەر حەزیان لێ بوو لامووی دایە بەزێنن باشترین شت بکە تااقەتیان لێ نەبوو کەس دای نابەزێنێ ئێرە تۆڕی کۆمەڵایەتی ماڵی وێران کردووە دەوڵەتداری نە بە ڕاگەیاندن نە بە تۆڕی کۆمەڵایەتی نە بە پەیڕۆ پرۆگرامی حیزبەکان ناچێ بەڕێوە بە یاسا و بڕیار و ڕێنمایەکانی پەرلەمان حکومە دەچێ بەڕێوە بۆیە نە پەرلەمانتارە بێ لە پەرلەمان بکشێتەوە نە وەزیر و جێگری سەرۆکی وەزیران لە کۆبوونەوەکانە بێنە دەرەوە ئەبێ لەوێ بن مکوڕانە بەرگریکەر و پارێزەر بن لە هەموو کوردستان لە هەموو شوێنێک سەردانی ئەو شوێنانەش بکەن ئەبێ خۆمان هیلاکەین ئەبێ خۆمان بڕەتێنین لە حکومڕانیە بۆ ئێستا متمانە هەیە دکتۆر پێت وایە ئەو تیمەیەکێتی و گۆڕان ئەتوانن لانی کەم وازە پارتی بێنە تەفاهمێک دروستکەن ئەو چل خاڵی بەڕێزە تاوتوێکەن با بیستی حەلکەن بۆ چارەسەری ئەو دۆخە مثلەن ئەوە تونێلی دەربەندیخانە هاواری لێستە ڕێگەی دەربەندیخانە ڕێگەی ڕانی ئەتوانن ئەزانی بۆ من ڕاستیەکەی پێ بڵێم باشە ئێمە لە کابینی پێشوا تا ڕەزامەندی پرۆژەیەکمان وەرەگرت قیرس پێ بوو بەڵام کە ڕەزامەندیەکەی دەرەچوو یەکسەر پارەکەی لێرە هەبوو لەم کابینەیە من بە 1 سەعات قورسترین پرۆژە پێشنیاز لەبەرە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیەکەی وەرەگرم بەڵام کە ئیهێنمەوە پارە نییە لێرە ئیشەکەی پێ بکەم حکومە دەڵێ من بۆ سزای تۆ ماوە تۆ داوای ئاوی گۆپتەپە چەمچەماڵەکەی من بودجەکە ڕەزامەندی ماویتە تێ بۆم تەخسیس کردووە بودجەکە لە بانقی هەرێم لە سلێمانی ئەبێ وەریگری بەڵام من پارەیە چۆنە چەنە بە چ میکانیزمێچێتە ئەوێ چۆن خەرجەکرێ من ئاگام لی نییە نازانم بچم لەگەڵ ئەو شەرکەمەوە بڵێم بۆ پارە ناخەیتە سەری و تەمیلم ناکەی یا بڵێم ئەو پارەی کە لێوێ بۆ چی لێ هاتووە ئێمە لەما تووشی سەرگەردانی بووین بەڕاستی حکومەتی خۆجێی نازانێت چکە بە پێی یاڵێت مەسەلەن ئەم بەشێکی زۆری ئەو مەسلەی مەقاسە و مەسلەی ئەو ئەی بۆ چارەسەری ئەچێتەوە ئەی بۆ چارەسەری ناکەی ئەی بۆ چارەسەری ناکەی بۆچی یاڵی خەڵک بۆچی یاڵی خەڵک بار بەبێ گومرگ بێنێ بۆچی یاڵی بۆچی یاڵی کەسێکی هەڵتۆقی بێنی بیکەی بە سەرمایەدار و بە لە یەک ڕۆژابایی 10 میلیارد دینار لە سپیکردنەوە وەرگرتنەوەی چەک قازانچکایە کەس ئەوە نەگیران بۆ دەکوا تۆ مووی پارەکەیە تۆ خەڵکەکەم بۆ گریت پارەکەم ئەوێ من چی لە خەڵکەم ئەم شارە 2,800,000 کەسی تیاژی بەڵام کەس پارەی پێ نییە من پارەم ئەوێت بەڕاستی سەرمایی مرۆیم هەیە بەڵام پارەم پێویستە بۆ پرۆژەکان پارەم پێویستە بۆ موچە پارەم پێویستە بۆ دەرماڵی خوێنکاران پارەم پێویستە بۆ تونێلی دەربەنی خان بۆ ئۆتۆبانی بابان پارەم پێویستە بەڕاستی ئەبێ ئەمە چارەسەر بکرێ بە دڵنیایی بێمە دابنیشین ئەم حیزبانی ئێمە حیزبی سیاسی و ئایدۆلۆژی و دینین حیزب نین لەسەر بنەمای ئابووری ئەمە هەڵەکەیە لە دوای ڕاپەڕینەوە ئەبوو ئەمانە وەکو حیزبی کۆنزەرڤاتیڤ و لەیبەرەکان بکەن لە بەریتانیا وەکو جمهوری دیموکراتیەکان بکەن لە ئەمریکا ئەوان لەسەر دوو بنەما ئیشەکەن پارە زائیدەن ئیش لەیبەر پێی وایە ئیش پارە دروستەکە کۆنزەرڤاتیڤ پێی وایە پارە ئیش دروستەکە لێرە هەمووی تەماعی لە ماڵی گشتیە باشە بۆ لەم دوو حیزبە گەورەیە ناپرسن بەچیە چن بەڕێوە ئیمکانیەتی ئیعلامی و کەناڵە گەورانیان بەچیە بن بەڕێوە کادر بەچیە بن بەڕێوە هێزی پێشمەرگە بەچیە بن بەڕێوە نابێت کەمیکەنەوە حەقی خۆتێ باتێ بەڵام ڕوون بێ ئەبێ ئەمە بخێتە ئەگەر حکومەت یا بخێتە میزانی و میزانیە بچێتە بەردەمی پەرلەمان باسی کەس ناکەم بەتەنیا من ڕاستەقینە و پێڵێم هەتاکو ئەم دوو حیزبە پێیان وابێ ئەم وڵاتە ڕەهینەی ئەوانە بەکرێگرتەی ئەوانە میراتی ئەوانە ئێمە بەرەو سەرگەردانیە ڕووین ئەبێوان خۆیان وەکو پێشمەرگە کۆنەکان و سەرکردە کۆنەکان کە شانازیان پێوەکەین خۆیان بکەن بە قوربانی خەڵک و خاکەکە نەک خەڵک و خاکەکە بکەن بە قوربانی خۆیان دوا پرسیارم سلێمانی بەرەو ئایندەی سلێمانی بەرەو کوێ سلێمانی بەرەو ئایندەیەکی گەشەڕوە سلێمانی لەوەتی دروست بووە لەم بە زمانی زۆر بینیوە بەڵام هەموو ئەوانەی ئازاری سلێمانیان ناوە ئیستا نەماون سلێمانی ماوە و لە هەموو دۆخێک باشتر ئیسا گەشە کردوترە و لە یەک دنیا سێکتەرە بەم دۆخەشەوە لە ڕیزی پێشەوەی لەسەر ئاستی هەموو عێراق و هەرێمی ڕێزۆن نییە
شارێکە دەوڵەتان خوازیاری سەرمایە گوزارین تایە و لە ڕۆژەکانی ئایندەیە پشتیوانی دەوڵەتان بۆ سلێمانی و خەمخۆریان بۆ هێزە سیاسیەکانی سلێمانیە بینن بەڵام لێرەوە داواکەم هێزە سیاسیەکانی سلێمانیش لە ئاسیە و چاوەڕوانیی خەڵکو و دەوڵەتان و ناوچەکە و بەرپرسیارەتێکیان نابن. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەواڵە بۆ بەکر پارێزگاری سلێمانی سپاس بۆ سپاس بۆ ئێوەش. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بەخواتان.